بەڵێ دیارە ئەم یاسایە هەروەکو تایتڵ و لە ناونیشانەکە هاتووە کە بۆ پشتیوانیەکی دامی خۆراکە واتە پشتیوانی ئاسایشی خۆراکە لە عێراقا و گەشە پێدان وەکو ناونیشانی یاساکە هاتووە ئامانج لێی کەمکردنەوەی هەژاریە لە عێراقا و گەشە پێدان و بەتایبەتی بابەتی ئاسایشی خۆراک ئامانج لێی ئەوەیە کەوا لەم بارودۆخی کە ئێستا عێراق پێ تێپەڕێ بەتایبەتی بۆی بەرزبوونی ئاستی گشتی نرخەکانەوانە لە دەرەنجامی گرانبوونی خۆراک لەسەر ئاستی جیهان بەهۆی جەنگ و لێکەوتەکانی ئەو ئاڵۆزیەی کە لە نێوان رووسیا ئۆکرانیا دروست بۆ کاریگەریەکانی لەسەر بازاری خۆراک لەسەر ئاستی جیهان و لای چکەشەوە بەرزی نرخی ئاڵوگۆڕی دۆلار بەرامبەر بە دینار کەمەوەی کردو ئاستی گشتی نرخەکان لە عێراقا زیاد بێەوە بەهۆی شێوانەی ڕێژەی هەژاری بێکاری زۆر زیادی کردوانێ وەکو با بڵێن چارەسەرێکی کاتی یاخود کتوپەر بۆ ئەو دۆخە ئەم یاسایە پێشنیاز کراوە.